سڵاوتان لەبێت. جوتیارێکی هەولێر دەڵێت ئەگەر دەرگای سایلۆکانمان بەڕوودا نەکرێتەوە هەری بادابین. جوتیارانی دەشتی هەولێر چاوەڕێن دەرگای سایلۆکان بکرێتەوە و گەنمەکانیان وەربگرن. سلمان عەزیز یەکێک لە جوتیارەکانەوە بە 964 وت نرخی گەنم لە بازار لە 350,000 تا 400,000 دینارە. ئەگەر لەوێ بیفرۆشین زەرەرێکی زۆرەکەین، بەڵام پارەی حکومەت زۆرترە و ئیسفادەکەین. هەر لەم بارەیەوە هیوا عەلی وتەبێژی وەزارەتی پشت و کاڵ بە 964 ڕاگەیاند. وەزارەتی پشت و کاڵ داتای دروستی داوە بە بەغدا و هۆکاری نەکردنەوەی سایلۆکان بەهۆی ڕێگنەکەوتنی هەردوولایە لەسەر دیاریکردنی وەرگرتنی بڕی گەنمی ئەم ساڵ. لە هەرێمی کوردستان 2,100,000 دۆنم زەوی بە گەنم داچێنراون. پێشبینی بەرهەمێنانی گەنم لە کوردستان لەسەر و 2 ملیۆن تۆنە. بڕیارە هەفتەی داهاتوو بەشی زۆری نرخی گواستنەوەی نەفەر بە پاس لە شاری هەولێر هەرزان بکرێتەوە. ئەمەش دوای نزیکەی 2 ساڵ لە گرانبوونی هێڵەکانی گواستنەوەی ناوخۆ. پێشتر بەهۆی گرانبوونی بنزین و گاز، پاسەکان و هێڵی گواستنەوەی هاوڵاتیان لە شاری هەولێر لە 500 دینار بۆ 750 دینار گران کرابوو. ئەمڕۆ پێنجشەمە عەبدولخالق عەلی بەڕێوەبەری گواستنەوە گەیاندنی هەولێر بە 964 وت لە هەوڵدان لەگەڵ بەرپرسانی هێڵەکانی ناوخۆی ناوشاری هەولێر بۆ ئەوەی کرێی گواستنەوەی هاوڵاتیان وەک جارانی لێ بکرێتەوە و هەرزان بکرێتەوە. لە چەند ڕۆژی ڕابردوو چەند هێڵێکیش هەرزانیان کردووە. وتیشی هەفتەی داهاتوو کۆبوونەوەیەکمان لەگەڵیان دەبێت و بەشی زۆری هێڵەکان لە 750 دینارەوە بۆ 500 دینار هەرزان دەکرێت. لە ناوشاری هەولێر ژمارەیەکی زۆر پاز لە هێڵەکانی گواستنەوە کار دەکەن کە ژمارەیان 31 هێڵی گواستنەوەیە و 1070 پاسە. پاژماوەی کۆشکێک لە شوێنەواری دێکۆن لە گەڕەکی سەرچناری سلێمانی دۆزرایەوە کە بۆی هەیە مێژووی شارستانێت لە سلێمانی بگۆڕێت و پەردە لەسەر چەندین ڕووداوی مێژووی ناوچەکە هەڵبداتەوە. تیمێکی مامۆستایان و خوێندکارانی بەشی شوێنەوار لە کۆلێژی زانستە مرۆیەکانی سلێمانی لە سەرچنار دوای چەندین ساڵ هەڵکۆڵین و پشکنین کۆشکێکیان دۆزیوەتەوە کە بە وتەی دکتۆر دڵشاد زاموا مامۆستای بەشی شوێنەوار مێژوویەکەی بۆ 3500 ساڵ پێش ئێستا دەگەڕێتەوە. ئەو مامۆستای زانکۆ ئاشکرای دەکات ساڵێک لەمەوبەر بەرپرسانی ماستەر پلانی سلێمانی ساڵێکە لەگەڵ بەرپرسانی ماستەرپلانی سلێمانی قساکەن بۆ ئەوەی شوێنەوارەکە نەکەوێتە بەر ئەو شەقامە کە بڕیارە دروست بکرێت و خەریکە داواکاریەکانیان جێبەجێ دەکرێت. هەواڵەکانم پێشکەشکردن هەر شاد بن.